نوێرایەتی ڕاپەڕی بە هاوکاری ڕێیانمان لەناو ڕێکخراودا هەڵدەستین بە ئەنجامدانی چالاکی تورەگەی خام بۆ هۆشیاری ژینگەی و بۆ پاراستنی سروشت و ژینگەی کوردستان و بۆ کەمتر بەکارهێنانی تورەگەی لایلۆن و دوورکەوتنەوە لە بەکارهێنانی تورەگەکانی کە پێکهاتوون لە مادە پلاستیکیەکان و ئەمانە مادەی خامن و بۆ تەندروستی و بۆ ژینگەش تەندروستتر و باشتر و زووتر شی دەبنەوە لەناو سروشتدا. ئەمە لەگەڵ هاوکار دەبێت دەزانین بۆ هەم ئەوەی ئاگامان لێ دەبێت سروشتەکان بەشێت لە نوێنەرایەتی ڕاپەڕین ئەستاوین بە چالاکی بە چالاکی تورەگەی خام بۆ هەموو ئەوەکان بۆشیکە و زانت تۆچی بدم خندێکەوە بڵێ یەک علاقەی چۆنی ئەگە من ئەو تورەکەی بدەمێ لە پێنا پاراستنی ژینگە و سروش لە پێنا ئەوەی کە ئارامبین باش بین ئەتۆ کە ئەو علاقەیان بدەی شتەکان بۆ دەخۆنە علاقەت علاقەم دێ بۆ ژینگە پێشنەوە تۆ علاقەی پێ بە من تەناشەکە خۆناو باشە حتى تۆڵە تورەکەشمان ئەوەی بۆ لەوەی بەڕوومان هذا خلافا بكاري زوانه او بركي دولاتي بام دي وعد بام في بديك بس يعني كده خاري بيجي جاي كما بس يا ولا لا بكم واسالي ما ودي واسالي خاري بينزوز شكلهم درسته وزواني شو هنيا دي بيتو يعني جوه كده راوي أو على غير كل ذي اشتغل هنا. تجي بكاريني على لون مدر لا يمنع بس أنا مستعين بعدين سلاجية بالكذا تركيب كام كان فرص كتير سعد 2015 وخلي في بابتي أمر بسين بعد دارش كني تركيب كام ما بس كذا لام سندال بكاري إن شاء الله والله اليوم ما بينك بزوج زال نزوج في ده بكاري بين شو وقت يعني ما يجيش يبغى باشا يعني أو ستة أنا
سەرەکان خۆش بێت. سەرچێک بۆمبەستی ئەوەی کە خەڵک وەشار بکەینەوەی چیتر علاقەی نایلۆن بەکارنێنێت لەبڕی علاقەی نایلۆن تورەکەی خام بەکاربێنێت کەمە پێش لە شارەکانی هەڵەبجە و دەربەندی خان و دواتر لە سلێمانی و ئەم ڕۆژ لە چاخڕنە ئەنجامماندا و پێشتریش دەڕانی ئەنجامماندا بوو کە زانی مەساکەوتێکی باشی وەرەزێنێ بۆ خەڵک باش پێشوازی لەم جۆرە سەرچەمان کردبوو. خۆشحاڵی کە ئەم ڕۆژ بە شێوەیەکی بەرچاو بەشداریان تێدا کردووە هاوڵاتیان و زۆربیان پێشوازێکی باشیان لێ کردووە لە ئەنجامدا بەڵێن ئێوەیان داوە کە ئەم تورەکەی بەکارهێنن چکە بەڕاستی چیبوونەوەی تورەکە لە ئەم جۆرە تورەکەی لە خاکدا زۆر ئاسانترە چاو علاقەی نایلۆن علاقەی نایلۆن بۆ ساڵێک دەمێنێتەوە و دواتر زیان بە ژینگە و بە تەندروستی تاگەێنێت کە هۆکارێکی ڕئیسیە بۆ دروستبوونی سەرەتان و هیواخوازین هاوڵاتیان واعی ئەویان بۆ دروست بێتە لە داهاتوویەکی نزیکدا ئەمە بتوانن چیتر علاقەی نایلۆن بەکارنێنن لەبڕی علاقەی نایلۆن تورەکەی خام بەکاربێنن چونکە ئەمە زیانی تەندروستی زۆر گەورە بە ئینسان دەگەێنن لە ڕووی دروستبوونی سەرەتان بۆ ئینسان و علاقەی نایلۆن لە زۆر شتی ناباش و پاشماوەی زۆر پیس دروست دەبێت ئەمە هۆکارێکە بۆی کە تاک تووشیدان نەخۆشی بەردەسەری بێت بۆ ئێمە پێشنیارەکەین بۆ ماوەڵاتانی هەرێمی کوردستان و ئەوە بشارە سارسکان کە لە بڕی علاقەی نایلۆن تورەکەی خام بەکاربێن و ئەگەر تورەکەی خامیش یان دەست نەکەوتوان لە ماڵەوە دروستی بکەن و بە شکل شێوەیەکی زۆر ئاسان و جوانیشی هەیە و دەتوانین بە ئەو شێوازەکەت خۆ دەتەوێت ئەم تورەکەی دروست بکەیت و قازان سوودێکی باشی هەیە هیواخوازم ئێوەش لەگەڵ دەنگی ئێمە دابن و لەم شۆڕشە گەورە سپیە بەشداری بکەن.